لە دوای بەستنی پێنجەمین کۆنگرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە تەواوی ئۆرگانەکانی دەستی بە گۆڕانکاری کردووە. مەکتەبی ڕاگەیاندن و هۆشیاری بە شێوەی ورد دەستی با گۆڕانکاریەکان کردووە لە دەستگا میدیایەکانی سەر بە حەزبەکەی و ئامانجیانە بەو هەنگاوە شێوازی کارکردن باشتر بکەن. گۆڕانکاریەکان ئەوەی کە چەند ڕۆژێکە دەستمان پێکردووە لە سەر ئاستی باڵای سەرچاوە میدیاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم ئاڵوگۆڕە، هەم ئەرکی نوێیە، هەم جێگۆڕکەیە لە نێوان هەواڵانی کەناڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لەمە دووە ئەم ئاڵوگۆڕانەش بۆیە بتوانین ئەو بەرنامە نوێ بە شێوازێکی سەرکەوتووانە کە گونجاوی لەگەڵ هەلومەرجی ئێستای گۆڕەپانی میدیایی بتوانین ئێمە شەوارکە جێبەجێ بکەین. دەزانین کە موچەی هەواڵانی ئێمە بەبەرەوە لەگەڵ هەندێک کەناڵی دیکە کەمترە، بەڵام ئەو ڕێز و تەقدیرەی کە بەرامبەر بە میدیاکارانی ئێمە هەیە بە ڕوحەتێکی هەواڵانە کەناڵەکان دیکە ئەو ڕوحەتە هەواڵانەیان نییە. ئەوەی لای ئێمە موچەکەی کەمە، بەڵام ڕێز و تەقدیرەکە زۆرە. دەستگای میدیایی کەرکووک کە دیایی ڕەوانشاد مامجلالە و بە کەرکووشەکانی بەخشیوە یەکێکە لەو دەستگایانەی بەرگۆڕانکاریەکان کەوتون، چ لە سیستەم و شێوازی کارکردن و چ لە بەڕێوەبردنی دەستگاکەش نێبوونەتی داکراوە تا باشتر کار بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بکات. مەسپاسی مەکتەبی ڕاگەیاندن و هۆشیاریەکەین کە گرنگەیەکیاندا بە کەرکووک بەڕاستی ئێمە وەک سیستەمی شەکەیەمیان گۆڕی لە کەرکووک ئێمە سەبووینە دەستگای میدیایی کەرکووک بەڕسمی سەرپرشارێکیاندانە سپاسیانەکەم ئەو وینیان بە من بەخشی وەک سەرپەرشتیار و ئەندامی مەکتەبش من بەردەوامە بم. ئەم تەلەڤیزیۆنە ئەمانەتی ڕەوانشاد مامجلالە، بێگومان ئێمە بە ژۆرەی بیر و بۆچوونەکانی مامجلال کە بڕوای بە پێکەوە ژیان و بە چەپکە گوڵەکە هەبوو، ئێمە سەرەتا ئەو فەلسەفەی چەپکە گوڵەکە بەکاردێنین بۆ لە ئیشکردنمان لەم دەستگایە و لەو باوەڕم خۆم ئەم دەستگایە هەروە بۆ بەڵام زیاتر هینەکەین تاکی دەکەینە سەری. تەلەڤیزیۆن و رادیۆ و سایت و ساڵۆنی شەقامی جمهوری و بەشی وەرزش و ناوەندی ڕاهێنانی عادل مراد و گۆڤارێک بریتین لە بەشەکانی دەستگای میدیایی کەرکووک کە بە 4 زمانی جیاواز خزمەت دەکەن. ئێستاش ئامانج لەم گۆڕانکاریانە باشتر بەڕێوەبردنی دەستگاکەیە بۆ خزمەتکردنی پێکاتە جیاوازەکانی پارێزگاکە. نالی ئرشاد، کەناڵی کەرکووک.